سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامێکی تایبەت لە خزمەت دێوای عەزیزداین. عەزیزان بەرنامێکی تایبەتمان هەیە دەربارەی بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردووان و قوربانیانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینە لە شاری کۆڵنی ئاڵمان. ڕۆژی هەینی 15 ئەم مانگە لە شاری کۆڵنی ئاڵمان مەراسمێکی بەشکۆ بۆ ڕێزلێنان لە یادی گیانبەختکردووان و قوربانیانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بە ئامادەبوونی دەیان زیان بەرکەوتووی ئەم ڕاپەڕینە نوێنەری ئەحزاب و ڕێکخراوە سیاسیەکان و هەروەها خەڵکی ئازادی خواز و یەکسانی خواز بەڕێوەش. ئەو ڕێوڕەسمە تایبەت بوو بە وتاری و ئازیزانە کە ڕاستەوخۆ بەشداریان لە ڕاپەڕینی شکۆمەندی ژینە لە ناوخۆی وڵاتدا کرد و بریندار بوون یان زیندانی کران و یان ئازیزانیان لەم خەباتەدا لەدەستە. هاوڕێیانی ئازیز ڕادا فاتحی، مەحموود عەبدی، ئیبراهیم ئەحمەدی، یەحیا سۆرخانی، ئەرەستوو پاسیار، ڕەحمان عەلی وەیسی، کیان درەخشان، مێرداد سابووری، سۆهەیب نادری، سومەیە کارگەر، واحد ڕۆزنەوەرد و عەدنان حسێنی چیرۆک و بەسەراتی خۆیان تێدا گێڕایەوە. ڕێوایەت گەلێکی ترسناک لە درڕندەی سیستەمی سەرکوتی ڕژیمی ئیسلامی لە بەرامبەر کەسانێک کە دەنگی داخوازی ڕەوا و یەکسانی خوازانەی خۆیان بەرز کردبەوە. بەسەرهاتی ئەو خۆپێشاندەرانە کە بە تەقەی چەکی بەکرێگیراوانی ڕژیمی ئیسلامی چاویان لەدەستاوە، گەدەیان هەڵدراوە، قاچیان زیانی پێگەشتووە و لە گرتوخانەکاندا ئەشکەنجە و ئەزیەت و ئازار دراون یان ڕووبەڕووی مردنی ئازیزانیان بوونەتەوە. لەلایەکی ترەوە گێڕانەوەی ڕۆح و ئیرادەی شۆڕژگێڕانە لەو مانگە شکۆدارانەدا لەسەر هەموو شەقامەکان و بە ئامادەبوونی ملیۆنان کەسی تێکۆشەر دەنگی دایەوە و ئێستاش دوای هەوراز و نشێوی زۆر و بەرگەگرتنی ئازاری جۆرا و جۆر تووڕێی و ڕق و کینەی خۆیانیان کردووەتە هەوێنی ئیرادە و خۆڕاگری و لە ناوبردنی ماشێنی کوشتاری سەرکوت و ڕووخاندنی شۆڕژگێڕانەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی. هەروەها لەو مەراسمەدا هونەرمەندان سانان محەممەدی و شاهڕۆخ شەریفی بە چەند سرودێکی شۆڕژگێڕانە کەشێکی تایبەتیان بەم مەراسمە بەخشی. لە کۆتایی مەراسیمەکەدا بە سوپاسگوزاری لە تێکۆشانی ئەو ئازیزانە و بەخشینی گوڵ بە هەمویان لە کەشێکی پڕ لە هاوەنگیدا کۆتایی هات. تا ئێستا بەرنمەیەکی وا بەڕەهەند و بە کاریگەریەکی لەو شێوەیە لە دەروێی وڵات بەڕێوە نەچوو بوو. بۆیە ئەمشەو بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ گفتوگۆ لەگەڵ ئەندامانی کۆمیتەی ئامادەکاری ئەم بۆنە ناوازەیە. بەخێر بێن بۆ ئەم بەرنمەیە و هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بن. دوو بەڕێز لە کۆمیتەی بەڕێوەبەری ئەو مەراسمەمان لەگەڵا هاوڕێ ندا پایبەندی چالاکی سیاسی، هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێیان بە خێر بێن و ئەم کاتتان باش. منی سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان جارێکی تر. پرسیارەکانم لە هاوڕێ نەداوە دەست پێکەم. هاوڕێ نەدا بە چ بۆنەیەک و بە چ مناسبەتێکەوە ئەم مەراسمەتان ڕێخستووە ئەمە هەیە بزانین کە ئامانجتان چ بووە؟ ئێمە بە یادی زەخمی کەسکەرێک کە زەخمی بووگن لە شۆڕشی ژن ژیان ئازادی، بە یادی کەسکەرێک کە زیندیان لەدەستاگا، بە یادی ئەو زیندانە سیاسیەکان و کەسکەرەکە هێشتا هەن لە زیندانە لە ئێرانە گەرەکمان بە یادی ئەوان دەنگ ئەوان بە مردمی ئێران بگەینین و بە مردمی ئەڵمانیش بۆمان مهم بوو کە ئەم کەسکەرەکە تانیگیانە ئیسە لە زەخمی بووگن و هاتکن لە ئەڵمانە ئەم گشتە زەجیانەکە کێشاگە بین ئەو وەزعیەت خۆیانە تۆزێح بن لەبارەی شۆڕشی ژن ژیان ئازادی و قسە بکەن لەبارەی ئەو چتکەرە بۆیان پێش هات کە بتانن دەنگ خۆیان بە مردم لە ئەڵمانە بە ئەکتیڤیستکە بە فعالگەرێک لە ئەڵمانە هەن وەلێ بخصوص بە مردمیش لە ئێرانە بگەینن. بۆمان مهمە کە بێژین ئێوەمان لەبیر نەچووگەسۆ، هایم لە بیرتانە، هایم لە پشتانە، هەرچەند ئێمە هاین لە خارجا وەلێ تا ئەو جێگە کە بتانین سەی خۆمانەکەین و هاین لە پشتانە. زۆر سپاس. هاوڕێ شۆڕش چ کەسانێک بانکێشتی ئەم کۆبوونەوە و مەراسمە کرابوون؟ ئەگەر مەبەستان لەو کەسانەیە کە هاتوون ڕەوایەتەکان باس بکەن لەوێ ئەوە خۆتان ناوەکانیانتان وت خوێندەوە.
بریتی بوون لە 15 کەس کە لە ناوشۆڕشی ژینادا باشکڵی جۆرا و جۆر یان بەشێک لە لەشیان لەدەستا بووە کوچاو یا بریندار بوون و یا خۆیان لە زیندانەکانە بوون یا عزیزێکیان لەو شۆڕشدا لە دەستا بوو. ئەوانە هاتن و وەکو هاوڕێ نەدا باسی کرد ئەو ڕەوایەتە ترسناک و پڕ لە زامەیان گێڕاوە. تەبەن بەشێکتر لە ئەو کەسانی کە بانگهێش کرابوون یا هاتبوون لەوێ بەشدار بوون، نوێنەرانی ئەحزابی جۆرا و جۆر هاتبوون لەوێ بەشدار بوون، شرکەتیان کردبوو. بەشێک لە فعالینی سیاسی کە لە شاری کۆڵندا و حتا شارەکانی دەوروبەر بگرە شاری دوورتر هاتبوون لێرە بەشدار بوون و کولەن فەزایەک بوو کە فەزای عمومی بوو، یعنی تەواوی ئەو شۆڕشە کە ئێمە لە خودی بزوتنەوەی ژینادا بینیمان فەزایەکی عمومی بوو کە لەسەر ناوەرۆکی شعارە ڕادیکاڵەکانی بزوتنەوەی ژەنجیان ئازادی ڕێکەوتبوون و فەزای ئەو کەسانەی کە لە ناو ساڵۆنەکەدا بوون و لەو ڕێوڕەسمەدا بەشدار بوون کولەن بە قەولی فارسی دەڵێ بازنمودی هەرە و فەزا عمومیە بوو کە لە ناو شۆڕشی ژینادا بوو. بەڵێ زۆر سپاس. هاوڕێنەدا دەگەڕێمەوە لای جەنابتان. بەڕایەوە کەش و هەوای مەراسمەکە چۆن بوو؟ فەزایەک حاکم بوو بەسەر مەراسمەکەدا؟ ئەوەڵان من خۆم شەخسەن ئەفتخارەکەم کە تانیمان ئەم 15 نەفەرە وەک مێمان بێن بۆ ئەم بەرنامە کە ئێمە دامانیا، وەلێ لە ئەسڵا ئێمە فقط یعنی ئێمە کۆمەکمان کردن بەردامەدانی ئەم 15 نەفەرە کە لە زەخمیەکان لە زیندانیەکان بووگەن. ئەمە بەرنامەی ئەوان بوون. ئێمە بۆمان مهم بوو دەنگ ئەوان بە مردمی ئێران و بە مردم لە ئەڵمانە بگەینین. بەخاطر ئەوە من خۆم ئفتقارەکەم چون ئێمە فراحزبی ئەم کارمانە کرد و لە ناو تو ئەو ساڵۆنە کە لێنە بووین ئینسانگەر مختلف بە ئیدئۆلۆژی مختلف مانتانی بە دۆر یەکەوە جەمکەین متحد لێنە گوێچکە بێن بە ئەو قسەگەرە کە ئەو بریندانگەرە یا ئەو زیندانی سیاسیگەرە بۆ ئێمەیان بوو. ئەوە بۆ من خۆم فرە مهم بوو، بخصوص لەم 2 ساڵ ئەخیرە کە لە لێرە بەرنامەدانین. ئەمە بە نەزەر من شتێک بوو بخصوص لە ناو حەزبە کوردەکانە کە گشتیان هاتوون گشتیان لێنە بوون بێ ئەوە کە ئەسڵەن چون بەرنامەکەمان فراحزی بوو گشتمان متحد بووین کە ئەوەشمانە احتیاجە بۆ ئەم شۆڕشە. زۆر سپاس بە جەنابەت. هاوڕێ شۆڕش لە مەراسمێکی ئاوا تایبەتیدا کە هەروەک لە سەرەتادا وتم زۆر بەکەمی شتێکی وا باشکۆ و تایبەت تا ئێستا لە دەروەی وڵات بەڕێوەچوو بوو بۆ لە کەش و هەوایەکی ئاوادا کە هاوڕێنەدا باسی لێ کرد. ئەمێ بزانم ئامادەبوانی چالاکیەکەوە جەماوەرەکە لێ بوون چۆن پشتیوانیان لە بریندارانی بزوتنەوەکان واتە بزوتنەوەی ژینا کرد؟ پشتیوانیەکیان ئەنواعی جۆرا و جۆر بوو، وەکو وتم یانێ بەشێک زۆر لەو کەسانەی کە لەوێ بوون تەوەن زۆر نیگەران بوون، زۆر دڵیان پڕ ببوو و هەندێک کەسیش دەگریان. یانێ بیستنی ئەو بەسەر هاتانە ڕاستی کارێکی ئاسان نییە. ئەنێ کەس یان ئەوازیزانەی دەهاتن دەیان گێڕاوە کە چۆن گولیان پێوەنراوە، چەند ئازاریان کێشراوە، چۆن بە قاچاقی گوازراونەتەوە بۆ نەخۆشخانە لەژێر ئەو هەموو فشار و زەختوانەدا دەرمان کراون، بەشێکیان دوای ماوەیەکی زۆر دەرمان کراون و حتا ئەگەریش بە نەوەیەک دەستڕەسیان پیا کردووە بە دەرمان چاوێکیان لە دەستاوە یا عزوێ لە بەدەنیان لە دەستاوە یا کەسانێک کە دەیان گێڕاوە عەزیزێکیان لە دەست داوە و یا لە زیندانەکانە لەژێر ئەشکەنجە و ئازارێکی لە ڕادەبەدەری کۆماری ئیسلامی و هێزە سەرکوتگەرەکانیا بوون. یعنی کولەن فەزایەک لەوێ حاکم بوو، فەزایەک لەو نەوعە بوو، بەڵام نەوعی هەمبەستەگیەکە نەوعی بەیەکەوە بوونەکە فەزایەکی شادی دروست کرد بوو. دوایەوە بەشی زۆر لەو کەسانەی کە خۆیان دەیان گێڕاوە باسییان لەوە دەکرد کە بۆیان دڵخۆشیە بوونەهایەکی ئاوا، حزوری ئینسانهایەکی ئاوا، خودی گێڕانەوەی ئەو مۆزوعاتی یا و بەسەرهاتە بۆ ئەوانیش بە نەوعێک ئاسوودەگی دێنێ کە
کەسانێک کە دادنیشن گویان لێ دەگرن گوێ لە ڕنج و ئازارەکانیان دەبینن و ڕەنجیان بۆ یانێ ڕێزیان هەیە بۆ ئەو ڕەنجەی کە کێشاویانەوە بە نەوەیەک یانەوە یارمەتی دەریان دەبێ بەڕاستی و ئەنجا نەوای تر لەو یارمەتی ئەوەیە کە نیشان دەدرێ بوونی ئەو کەسانی کە خەباتیان کردووە فەداکاریان کردووە لەو ڕێگەدا مهمە یعنی ئەمانە ئینسانهایەک نین کە لەو شۆڕشەدا بەشدار بوون ئەندامێکیان لە دەستاوە دێنە دەرەوەی وڵات دەبن بە مۆرەی سوختە نەخێ ئەمەوانە بەشێکن لەو مێژووی 45 ساڵەی خەبات لە دژی کۆماری ئیسلامی هەموو وەرتجاعانەی کە بەسەر ئەو کۆمەڵگەدا دایسەپاندووە و تەبعاً لەوێ کۆنتاکت و ئەرتباتاتێکی تازە دروست دەکرێت مەسەڵەن من ئەمڕۆ لە ڕەفیقێک قسەم دەکرد لەگەڵیا دەوێت لەگەڵ دانێ لەو کەسانەی کە هاتووە لەوێ ڕەوایەتی خۆی گێڕاوەتەوە قسەی کردووە و قەرار وایە بیبن بۆ لای دوکتر و نەهایەتن چاوی بزانین بە نەوەیەک دەتوانین باشتر ببێت لە وەزعی کە ئێستا هەیە یا منزورمەوەیە ئەرتباتاتێکی شەخصی لێرە دروست بووە و ئێمەش بە سوورەتی نەمادین لە ئاخرەوە یەکێ شاخە گوڵێکمان پێشکەشیان کردووە و تەبەن یەک شت کە زۆر جیاواز بوو دەتوانم بڵێم لەگەڵ هەموو مەراسماتی تر کە دایدەنێن لەو نۆعەدا و یا هەتا جەریاناتی تر کە کاری وایان کردووەوەیە کە ئەم کەسانە دێرن دەیانخەنە حاشیەوە یاخەنە حاشیەوە خۆیان یا کەسانێک دێرن کە بە قەولی فارز و تەنی ئەزما بێهتەران کە ئەوان قسە بکەن و ئەمان چەپڵە لێ بدەن خۆیان ناتوانن ڕەوایەتی خۆیان بگێڕنەوە وەکو کەسانێک کە مستەقیم لە ناو شۆڕشەدا بەشدار بوون و لە نەوەی خۆیدا گەرەکەوە بڵێم ئەو بۆنا ئەو مەراسمە باشیەوە بوو کە ئەو کەسانەی کە مستەقیم لە ناو شۆڕشەدا بەشدار بوون خۆیان ڕەوایەتگەری خۆیان دەگێڕنەوە خۆیان زمان حاڵی خۆیانن و بەرحاڵ ڕەوتێکی تازە بوو کە بە یارمەتی هاوڕیانی و کۆمیتە ئێمە توانیمان بە خۆشحاڵیەوە بەسەر کەوتوانەوە و دەنگدانەوەیکی مثبەتیش لە ناو کۆمەڵگە بۆنەوە وەربگرینەوە لێ بەڵێ زۆر سپاس پرسیارێکم هەیە کە حەزەکەم هەردووکتان لە ڕوانگەی خۆتانەوە ئەوە بزانین کە ئەم کۆبوونەوەیە بە نظرتان چه پەیامێکی تیا بوو لە هاوڕێنەداوە دەست پێکەن سەرەتا بفەرمون ئەوەڵان کۆبوونەوەی بەڕایەوە چ بوو بە نەزە من دوو چت فرە مهم بوو یەکی ئەوە بوو کە ئەم شخصانە کە ئەو گشتە زەجیانە کە کێشاگە بە ئێمە ئەنەرژیاندا بە ئێمە وتیان ئێوەشی ئومیدتان بێ هەم بە ئێمە هەم بە مردم ئێران ئێژن ئەشێ ئومیدتان بێ دانێک لەو کەسکەرە کە چاوی زەخمی بوو شتێ زۆر جوانی بود وتی من چاوێکم لە دەستا هیچی نییە لە کەنارەوە کە ئەبینم خانەوادەگەر زندانیگەر چەچتکەرە ئەکێشن ئومیدوارم ڕۆژێک بۆ چاوە کە هەسم بتانم ئازادی ئێران ببینم بۆ مطمئنم ئەیبینم و تا آخر لەحسەیەک حازرم هەر شتێک لە تەلاش ماتێت کۆمەکەم و ئومیدوارم ئێوەیش هەمچنین و فکەم ئەوە فرە بۆ ئێمە کە لە خارجی هەن و فعال هەن مهم بوو کە بژنەوین کە چنێ ئەوان شجاعەتیان هەست باوجودەوەنە سەختیان کێشاگە و دەنگێک فعالگەرە بە ئێران گەینین کە ئێوەمان فەراموش نەکردگە ئێمە هەین و تا آخر لەحسەیەک لە پشتانەوە ئەبێسین تا ئەو توانایە کە هەستمان لێرە سەی خۆمانەکەین زۆر سپاس بۆ بەڕێستان ئەوڕۆژ وەڕۆژ ئێوە پێتان وایە پەیامی ئەم مەراسمە چ بوو بەشێ لە قسەکان نەداگیان وتی بەڵام یەک شتر کە من دەمەوێت بێڵم پەیامەکەی ئەوەیە کە ئەو بزوتنەوەیە بەردەوام یعنی نەهایەتەن تەواوی ئەو شتە باشانە داواخوازیە باشانە بە نسبەتی مەسلەی ژنانەوە بە مەسلەی نەتەوەکانەوە بە مەسلەی چینی کرێکارەوە بە مەسلەی لە بینچوونی محیتی زیستەوە بە هەمووەوانە کە لە ناو شۆڕشی ژینەدا بوو هەمووانە بەردەوام یعنی شۆڕشی ژینە بە یەکگەیشتنی تەواوی ئەو بزوتنەوە نەبوو و خولاسە بوونەوە لە ناو شعارێکی زۆر ڕادیکاڵە کە لە سەتحی یاران ناخۆی گرتەوە و بە خۆشحاڵیەوە لە کوردستانەوە دەستی پێ کردووە پەیامەکەی یەکەمەوەیە کە ئەو بزوتنەوە بەردەوامە و هەوڵی ئێمەش یعنی لانی کەم لە دیدی خۆمەوە هەوڵەکەوەیە کە
ئەو خەڵکە بتوان خۆیان قسەی خۆیان بکەن ئەوانەی لە ناو شۆڕشدا بەشدار دەبن زەحمەت دەکێشن ڕەنج و ئازارەکەی دەکێشن دەبێ خۆشیان بتوانن لەسەر نەهایەتەکەی لەسەر هەدەفەکانی و لەسەر کۆمەڵگەی داهاتوو بتوان ئەوان تەسمیم بکرن یعنی هەوڵهایەک دەڵێم هەوڵهایەک پێشووتر کراوە کە مەسەڵەن جەماعەتێک ئۆپۆزیسیۆنێک ساخ بکەنەوە بەسەر کۆمەڵگەوە دایسەپێنن لە دەرەوەی وڵات ئۆپۆزیسیۆنێک ساخ بکەنەوە بەسەر کۆمەڵگەدا بیسەپێنن و ئێمە هەل لە ئەوڵەوە لە باوەڕە بووین کە خەڵک نە هەموو خەڵک بەڵام خەڵکی پێشڕە و ئیدەی پێشڕە و ڕادیکاڵ متەرەقی دەبێ ئەوانە خۆیان لە ناو کۆمەڵگەدا خۆیان ڕێک بخەن و ئەوان بتوانن دەسەڵات بەدەستەوە بگرن چۆن ئەوانن کە منفعەتی گشتی یا منفعەتی باشی و کۆمەڵگە لە بەرچاو دەگرن نە کەسێک کە بەرژەوەندی هەیە مەسەڵەن دەیەوێ خۆی ببێ بە دیکتاتۆرێکی تر یا مەسەڵەن گەرەکە ئەو هەموو شعارە باشە کە دەدرا مەسەڵەن ژنجیان ئازادی فەوری شعارێکی ناسیۆنالیستی شعارێکی فاشیستی و شعارێکی پیاو سالاری پێوە چەسپان مەسەڵەن مەردمی هەن ئابادی هێشتا ئەوەی ڕۆژوانە دەبینی بە ژنان کە جارێک بڵێن ژنجیان ئازادی دەبێ حتممە پیاوێکیش بخاتە تێکی بۆی کە تەواوی ئەو شتەی کۆنا ارتجاعیەی کە هەیە دووبارە باستەولید بێتەوە پەیامی منزورمەوەیە یەکێ لەو پەیامانە ئەوەیە کە ئەو خەڵکە دەبێ خۆیان قسە بکەن ئەگەر حتا نایشتوان قسە بکەن دەبێ تەمرین بکەن کە فێر بن خۆیان دەتوانن قسە بکەن خۆیان و شۆڕشیان بەرپا کردووە و ئەوانن کە دەتوانن بیگەێنە سەرنجە ئەو نەهایەتەن پەیام بەو دایک و باوک و ئەو کەسانەی عەزیزەکانیان لە دەستاوە کە ئەو شۆڕشی ژیناوە یادی هەموو عەزیزانەی کە لەو شۆڕشەدا بەشدار بوون هێشتا زیندووە ئەوە هە لە دەرەوە کەسانێکە لە نزیکەوە نیان ناسن ڕێزیان لێ دەگرن حورمەتی هەیە لایەنە عەکسەکانیاندا دەکوتن و بۆ ئەوانیش تەبان سەبووریەکە ئەو شۆڕشی ژینا جمهوری ئیسلامی نەیتوانیوە ئەگەرچە پاشەکشەی کردووە لەسەر خیابان نەماوە بەڵام لە هەموو ڕێگەکانی ناوە و کۆمەڵگە و لە دەرەوەی وڵاتیش بەردەوامە و بەنسبەتی ئەو کەسانەی کە خۆشیان لە ناو شۆڕشەدا بەشداربووە لە قسەکانی پێشوودا وتم کە هەم بۆ ئەوان بە نەوعێک ڕێز بووە ڕێزیان لێ بگرین لەو مبارزە و خەبات و فەداکاریەی کە کردویانە و هەمەوەی کە ئاشنا بن بە یەکتر ارتباتاتێک دروست بکرێ و لە عینی حاڵە بتوانن بۆ بایگانی لە مێژوودا ڕەوایەتەکانی خۆیان بەو ئەشکەنجە و ئازارانەی کە کراون لە دەورانی شۆڕشی ژنجیان ئازادیدا بازگووی بکەنەوە و بەو هیوایەی کە ڕۆژێک ببێت لە دادگایکی عادڵانەدا سەرانی کۆماری ئیسلامی دابنی و ئەم کەسانە بێن و هەموو خۆیان ڕەوایەتەکانیان خۆیان بگێڕنەوە سەرانی کۆماری ئیسلامی دادگایی بکرێت و بە سزای ئەو هەموو کارە ناشرینەی کە کردویانە بگێ. بەڵێ زۆر سپاس لە کۆتایی بەرنامەکەدا هاوڕیان ئەگەر پەیامێک دوا قسەیەک بۆ بینەرانی خۆشەویستمان بۆ بنەماڵەی گیان بەخت کردووان بۆوانێکەوە بە هەر جۆرێک قوربانی و زیان لێکەوتوو بوون لەو شۆڕشەیە لە بزوتنەوەی ژینایە کە ئێستا باسان لە ئەو پەیامە گەورانە کرد کە لەو کەوبوونەوە بۆنە ناوازەیەدا بوون بەڵام جارێکی تر وەک خۆتانە گەفتانەیە دوا قسە بفەرموو. من خۆم شخصەن واقعاً افتخارەکەم کە تانیمان ئەم بەرنامە بۆ ئەم ڕفیقانە دانین بۆ ئومیدوارم کە لە ئایندەی چاپتانین تای خۆمانەکەین کە دەنگی خانەوادەگەر زندانیەکان بین خانەوادەگەر سیاسی بن ئەو ئینسانگەرەکە واقعاً زەحمەت خۆیان نەکێشن و خاطر ئازادی حازرن زندگی خۆیان بنە سەر خەتەر چۆن من خۆم افتخارەکەم کە قسمەتێک لە شۆڕشی ژنجیان ئازادی بم چون ژنجیان ئازادی بۆ حقوق بەشەرە بێ ئەوە کە فەرق دانێ لەبان ڕەنگ پۆست دین جنسیەت ئێتنیک ئێمە وەک گرووی کە لێرە فعالین گرووی بەناو وومن لایف فریدم یونیتی ئێمە سەی خۆمانەکەین فشار بێریم بۆ سیاسەتمەدارگەر لە ئەڵمانە بۆ ئێمە ئەوە وەک وەزیفەی خۆمانەوینین کە دەنگی مردمی ئێران بە مردمی ئەڵمان نیشان بێ کە ئەوانیش فشار بێرم بۆ سیاسەتمەدارگەر لە پارلەمانتی ئەڵمانە ئێمە ئەو
توانایی لە خۆمان نبینین کە بیشتر لەسەر ئەوە ئیشکەین کە فشارێکە لە جمهوری ئەسلامی بۆ مردم لە ئێرانە تێرێ بۆ لە زیندانگەرا تێرێ بۆ حقوق ژنان بۆ حقوق بەشەر فشاریان بۆ تێرێ بۆ کوردستان بخصوص سیستماتیک مردمی کورد ئەزیەتەکە مردمی بەلوچستان ئەو ئینفۆرماسیۆنگەرە ئێمە سەیەکەین لە بەرنامەگەر مختلفە بە مردمی ئەڵمان و بە سیاسەتمەدارگەر ئەڵمان بگەینین کە بیشتر ئەوانش فشار بێنە بان هاوکاری تەک دەوڵەتی جمهوری ئەسلامیە کە لە ئەوانش ڕێزە سەختۆکەینەوە کە مردمیش فشار بێرن بۆ دەوڵەتە و تا ئۆجێکیش کە بتانین سای خۆمانەکەین و فقەتان بێژم ژیان ئازادی. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ شۆڕش جەنەمتان فەرموون. منیش قسەیەکی زیاترم نییە هەرەونە بڵێم کە ئەو خەباتەی بە دژی کۆماری ئیسلامی چەندە هەیە هەروە ئیدامەی هەیە پەیامی ئەمە ئەوەیە کە هەرچەندە لەو 45 ساڵی ڕابردووە جمهوری ئیسلامی هەموو شتێکی بەکار بردووە بە تایبەتی بە نسبەتی خەڵکی کوردستانەوە لە کوشتن و لە هاتنە سەرکاری بە وێرانکردنی شار و دێهاتەکانی خەڵکی کوردستان تا ئەعدامکردنی بە جەماوەر لە ناو شارەکانە تا ئەعدامی خەڵکیکی بێگوناحی زۆر منداڵانی ژێر 18 ساڵ لە حتا بەشێک زۆر لە برینی نان و موچە و ژیانی ئەو خەڵکەی کە ئێستا دەبینین لەو شارانەی کوردنشینە کۆڵبەران دەبێ بۆ بەدەستهێنانی نانێک دەبێ بڕۆنە ملمی نابکە و نەخوارەوە تەقەیان لێ بکەن ئازار و دەربەدەری و هەموو ڕەنجانەی بۆ تیکێکی نان تەحمڵ بکەین. جمهوری ئیسلامی بە هەموو ئەم ڕەنج و ئازارانەوە نەیتوانیوە کۆمەڵگەیەکی ساویلکە کۆمەڵگەیەکە قسە ناکە کۆمەڵگەیەکە ناتوانێت دەنگ هەڵ ببڕێ نەیتوانیوە کۆمەڵگەیەکی وا دروستکە هەرچی هاتووە ئەو خەڵکە هەموو ژیارتر بووەسەوە و هەم شۆڕشهایەکی هەم جەماوەری تر و هەم ڕادیکاڵتری کردووەسەوە. پەیامی من وەیە بەرحەڵ ئاخر قسەی منەوەیە کە جمهوری ئیسلامی واقعەن ها لە وەزیەتێکی زۆر بۆحرانیدا و ئێمە نەهایەتن دەبێ بەردەوام بین تا گەیاندنی نەتیجەی هەموو ئەم مبارزاتە بە سەرنجامی و ئەویش نەمانی ئەم دەسەڵاتە داپڵۆسێنەرەیە و بەدیهاتنی کۆمەڵگەیەک کە هەموو ئینسانێ لە ناوی ئازاد و شادەمان بتوانێت بژیت. زۆر سپاس وەزە نابێشن. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردوو بەڕێز نەدا پایبەندی چالاکی سیاسی و هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە مەراسمێکە کە لە شاری کۆڵن چەند ڕۆژێک لەوە پێش بەڕێوەچوو بوو ئەندامی کۆمیتەی ئامادەکاری ئەو مەراسمەش بوون. زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوە گەشتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەم جارەمان. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵماندا بوون. ماڵەوە.